ئەو بڕە کارەبایی بۆ پارێزگای سلێمانی تەرخان دەکرێت لە بڕە کارەبای تەرخانکراوی پارێزگای هەولێر کەمترە و لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستانیش کار بۆ ئەوە دەکات تا ساڵی 2020 بڕی پێدانی کارەبا زیاد بکات و کارەباش بۆ 45 گوندی دیکە دابین بکات. ڕۆژانە لە هەرێمی کوردستان 2650 مێگاوات کارەبا بەرهەم دەهێنرێت و بەسەر شار و شارۆچکەکاندا دابەش دەکرێت کە 529 مێگاوات کارەبا بۆ پارێزگای سلێمانیە و 831 مێگاوات بۆ هەولێر و 453 مێگاواتیش بۆ دهۆک و 114 مێگاواتی دیکە بۆ کەرکووکە و بڕی مێگاواتەکانی دیکە بۆ گوند و قەزا و ناحیەکانە. بەپێی ئاماری بەڕێوەبەراتی کارەبای پارێزگای سلێمانی ئاستی ڕێژەی بەشداربوانی کارەبا ساڵ بە ساڵ زیادی کردووە. بە جۆرێک لە ساڵی 2010 259947 بەشدار بوو بۆ و بۆ ساڵی 2017 ڕێژەکە بەرز بۆتەوە و گەیشتۆتە 566179 بەشدار بوو. هەروەها بۆ 6 مانگی سەرەتای ئەم ساڵیش ڕێژەکە زیاتر بەرز بۆتەوە بۆ 578237 بەشدار بوو. بە جۆرێک لە 578237 بەشدار بوو 30397 بەشداربووی ماڵان بۆ 68211 بەشداربووی بازرگانی بۆ 5807 بەشداربووی دیکەیان بۆ کەرتی پیشەسازی بۆ و هەرچی کەرتی کشتتوکاڵیشە 10426 بەشداربووی هەبووە بۆ دام و دەستگاکانی حکومەتیش 7315 بەشداربووی کارەبای هەبووە. بەشداربوانی کارەبای بەڕێوەبەرایەتی کارەبای پارێزگای سلێمانی پێکهاتوون لە شاری سلێمانی و شارەزور و ڕاپەڕین و چەمچەماڵ و دوکان کە سوودیان لە کارەبای سلێمانی بینیوە بۆ ماڵ و شوێنە بازرگانیەکان و شوێنە پیشەسازی و کشتتوکاڵەکان و دام و دەستگا حکومیەکان. لە ڕووی هێڵی گواستنەوەی وزەی کارەبادا لە سنووری پارێزگای سلێمانی 12338 هێڵی گواستنەوەی وزە بوونی هەیە کە بەڕێگەی هەوای و کێبڵ وزەی لێوە گواستراوەتەوە بۆ شوێنە گشتی و تایبەتیەکان. هەروەها 13727 محاویلە بوونی هەیە. لە ساڵی 2016دا هەتا ئێستا 625 فیدەری جۆراوجۆر بە پێوانی 1133 کیلۆڤۆڵتی بۆ ناو شار و دەرەوەی شار کارەبای لێوە گواستراوەتەوە. هەروەها پرۆژەی ڕووناکی سەرشەقام 363 کیلۆمەتر بووە. لە ئێستادا هەرچەندە بڕی پێویستی کارەبای نیشتیمانی لەلایەن بەڕێوەبەرایەتی کارەبای پارێزگای سلێمانیەوە گەندراوەتە شار و شارۆچکە و قەزا و ناحیە و گوندەکان کەمترین گوندیش ماوە کە کارەبای نیشتیمانی پێ نەگەیشت بێت. لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی لە کارنامەی لیستەکەدا بۆ زیاتر گەشەپێدانی کەرتی کارەبا لە پلانی بواری خزمەتدا ئاماژە دەکات بە گەیاندنی ئاو و کارەبا بۆ 45 گوندی هەرێمی کوردستان تا ساڵی 2020 و زیادکردنی ڕێژەی بەرهەمێنانی کارەبا بەلایەنی کەم 18 ساعات لە ڕۆژێکدا.